ناونیشانی پێشانگاکەی لەندەن بەردی بەهادار و خشتێکی گونجاو بۆ شاژنەکان سەرنجڕاکێش بوو، چونکە کارە کۆپی کراوەکانیش مێژوویەکیان لەگەڵ خۆیاندا هەڵگرتە بوو. ئەمە ئەنگوستیلەی شاژنە سۆفیایە کە لە ئاڵتون و 392 ئەڵماس پێکاتوە. ئەوەیان دو ئاراستەی جوڵەی ئەنگوستیلەکە بوو، هەمان پارچەیە. خشتەکە دەتوانێت بە چەندین شێوە خۆی نیشان بدات. تۆ دەتوانی بە تەنها خشتێک بەکاربێنی بۆ کاتی ڕۆژ و شەویش. ئەو پارچەیە گرنگە چونکە دەتوانی بۆ کاتی جیاواز بەکاری بێنی. ئەو ئەنگوستیلەیەش لە خشتی ئۆتیلیۆس پێکاتووە کە بەشێکی دەرجوڵێت و ڕەنگەکانە گۆڕێت. بەشێکی سەما دەکە بە دەوری ئەنگوستیلەکەدا. لێرەدا دەتوانی لە نەخشەکاندا ئەو کارە جوانە ببینین کە شێوەیەکە لە کاری هونەری ئاڵۆز. نەحەتکردن لە بەردی بەهاداردا. ئەوەش هونەرمەندی تایبەت دەیکات، هەمووش کاری دەستە. بە شێوەیەک شارەزایان کە دەست دەجوڵێنن سەیری کارەکە ناکەن، ئەوان 20 ساڵ ئەزمونیان لەو کارە هەیە. پارچەیەکی زۆر ناوازەیە کە لە هەردوو ڕووەکەدا جوانی دەردەکەوێت و بەهاکەشی تەنها لە بەکارهێنانی ئەڵمازدا نییە یان بەردی بەهادار، بەڵکو زیاتر لەو کارە هونەری سەرنجڕاکێشەرەیە کە لەو پەڕی ئاڵۆزیدایە. هونەرمەندێکەمیش دەتوانن ئەم کارانە بکەن. ئەوەش ملوانکەی شاژنێکی رووسایە کە لە ڕینگۆ دروست کراوە لە ئاڵتون و زمرود و ئۆراڵ و ئەڵماس و یاقوت. پێشانگاکە زۆر فراوان بوو. خشتی جۆرا جۆر کە نرخەکانی ئەو ئەڵماس و بەردە بەهادارانە دیاری دەکات کە تیایدا بەکار هاتوون و هەمووشی لە پاچە ڕەسەنەکەەوە نزیکن. ئەم ئەنگوستیلەیە پێمان دەڵێت کە دەتوانی جوڵەی میکانیکی بخەیتە پارچەی هونەریەوە. ئەو بەشەی کە دەجوڵێت وەکو سەماکردنیەکە بە دەوری ئەڵماسەکاندا. لە بازارەکە پیشاندانی وێنەی ئەو کەسانەی کە لە ڕابردوو ئەو خشتڵانیان بەکارهێناوە تاوەکو مشتریەکان بەلای کڕیندار ڕابکێشن. جلوبەرجی شاژنە ڤیکتۆریا و ئەڵماسەکانی کە دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1897. پیشاندانی جۆرێک لە تاجی شاهانە و پۆشاکی شاژنە دیڤۆنشێری شاژنی زینۆبیا. ئەوەی بژار کردووە کە ببێتە هاوشێوەی شاژنی زنۆبیا، سێهەم شاژنی سەدەی سێهەمی پاڵمێرا کە دەوترێت زۆر لە کیلۆپاترا جوانتر بووە. پۆشاکەکەی بەری کاتی خۆی لە شوێنی ناودارەکانی پاریس هێناوێتی. هەموو شۆکەرانی شوێنەکە وێنە کۆنەکان بەراورد دەکەن بەو خشتڵانەی لەوێن تاوەکو وەکو ئەوان بیپۆشن. یەکێک لە دیارترین شتەکان کە ئێمە وەکو فرۆشیار درکمان پێکردووە ئەوەیە کە تۆ وێنەکان دەبینی چۆنی ئەو خشتڵانیان پۆشیوە، دەڕوانیت کە وەک ئەسڵەکە دانراوە بۆ ئەوەی ئەو کەسە لەوە بگات کە چۆن جوانە بیپۆشی. ئەم پێشانگایە سەرنجڕاکێشە وەک بینینی جۆری جیاواز لە ئەڵماس و بەردی بەهادار. ڕەنگە لای خانمان تەنها سیرکردنیان بەس نەبێت. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا.